ئەمانجەکەمانەوەیە کە ئەمە سەرەتایەک بێت بۆ ئەوەی کە کوردناسی بێتەوە کوردستان. یەکەمین دیداری کوردناسی لە زانکۆی ئەمریکیدا شاری سلێمانی دەستی پێکرد و بە بەشداری چەندین میوان و چەندین بابەتی جیاواز تاوتوێکرا لەم دیدارەدا و کە سێ ڕۆژ دەخایەنێم. نەسمەلای دکتۆر بیلال سەرۆکی زانکۆی ئەمریکیەکە فەرمیتە ئێرە کاکتۆر خۆی لە خۆست کردووە و جلی کوردی و جامانە چۆن ڕۆیشت بەشی یەکەمی ئەمڕۆ؟ سەرەتا بەخێر بێن. دیدارەکەمان بە ئامادەبوونی ئێوە و هەموو ئەو میوانانە جوانە لە هەر چوار پارچەی کوردستان، کوردانی هەندەران، کوردناسانی ئەوروپی و ئەمریکی هاتوونەتە ئەم شارە سێ ڕۆژ لە خزمەت هەموو لە ئاوین. ئەمانجەکەمانەوەیە کە ئەمە سەرەتایەک بێت بۆ ئەوەی کە کوردناسی بێتەوە کوردستان هەمووکو جوغرافیا و بواری کوردناسی لە زانکۆ ئەوروپی و ئەمریکەکانەوە بێتەوە ناو زانکۆیەکەوە لە ناو دڵی کوردستانایە. ئەمە لەلایەک لەلایەکی تر ناساندنی بازی ئیشە کە زانکۆی ئەمریکی کردوێتی و دەرفەندی ناساندنی نەبووە. مەسەنتری کەشکۆڵ کاری گەورەی کردووە بۆ ناساندنی ئەدەبی کوردی بە خوێنەری نێودەوڵەتی بە تایبەتی زمانی ئینگلیزی و ئیسپانی لە نالیت، لە مەحویت، لە پەشێ و لە بێکەس، لە کۆن، لە تازە، لە شعر، لە ڕۆمان تەرجەمە کراوە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵ بۆ نمونە کتێبەکەی پەتاتە خۆرەکانی دکتۆر فەرهاد پیرباڵی وەکو شاکاری ئەدەبی نێودەوڵەتی لە 2024 باس کردووە. ئەمە ئەگەر ئێمە وەری نەگەڕین بە تێگەیشتنی خۆمان باسی بەدەمی خۆمان باسی خۆمان نەکەین یان ناگاتە دەمی خەڵک یان بەدڵی ئێمە ناگاتە خەڵک. بۆیە وەکو لە قسەکانیشمان ئاماژەم پێکرد لەوانەیە زۆر بابەت هەبن، بابەتی دەوڵەتداری، بابەتی ئەمنی، بابەتی حکم، بابەتی ئابووری لە دەستی خۆمانە نەبێ، بەڵام خزمەتکردنی زمانی کوردی، ناساندنی ئەدەب و کەلەپور و کەلتوری کوردی بە جیهان ئەمە لە دەسەڵاتی خۆمانایە. بۆ ئێمە وەکو زانکۆیەک هەم بە ئەرکی خۆمانی ئەبینین و هەم وەکو مەحفەلێک کە بتوانین ئەم جۆرە دیدارانە ساز بکەین. خەڵکەم ئەم شارەزایانەمان کۆ کردوێتەوە و هونەرمەندانەمان کۆ کردوێتەوە. ئیزافەتەن بۆ جانب ئەکادیمیەکەمە پێشانگەی هونەریشمان هەیە، کۆمەڵێکی زۆر هونەرمەندی جوان لەم زانکۆیە هونەری خۆیان شوێنەکاری فۆتۆگرافی پێشکەشەکەن. پێشانگایەکی کتێبمان هەیە و ڕۆژی شەممە ئاهەنگێکی مۆسیقیشمانە بێ لەلایەن تیمی ڕۆژاوا بە ناوی هونەرگە هاوڵات. لەو کوردناسانی کە هەبووە کەسبان کراوە کە ڕۆژانشتی لەسەر کورد نووسیوە؟ بەڵێ بەتەکید ئێستا لە هۆڵەکە مارتن ڤان بروسن قسە دەکات کە بە باوکی کوردناسی ئەناسرێت. خۆشەکە لەوایە کە ئەو کەسێک کە قسەی لەگەڵ پرسیاری لێیەکە کوردناسێکی گەنجی تازەیە وەکو وایە جڵەوی کوردناسی لە کەسێکی ئەوروپیەوە بدرێتە کەسێکی کورد کە دەرچووی زانکۆکەمانەوە ئێستا لە ئەوروپا خەریکی خوێندنی دکتۆرایە. ئەمە لەلایەک لە ئەوانەی لە دەرەوە هاتوون وەکو لە پرۆگرامەکە ئابینی بۆ نمونە مایکل گەنترمان لەگەڵایە کەوایەکێکە لەو کەسانەی نزیکەی زیاد لە 6 ساڵە کتێبی سەرەکی لە سەر کورد و کوردناسی و کەلتور ئەنووسێ. لە خەڵکی خۆشمانە هەڵبەتە بۆ نمونە دکتۆر فەرهاد شاکەلی لێرەیە کە هەم وەکو شاعیرێک و هەم وەکو ئەکادیمیستێک بەڕاستی جێدەسی زۆر دیارە لە خزمەتکردنی زمانی کوردیە. ئێمە ئەمانەوێت وەکو باسی کەلەپورەکەین لە هەمان کاتە پانڵمان هەیە لەسەر بابەتە تازەکانی وەکو AI و زیرەکی دەستکرد چۆن بتوانێت خزمەتی زمانی کوردی بکە یاخود تەسیری زمانی کوردی چۆنە بێت. لەوانەیە بڵاوکردنەوەی کتێبێک پێویستی بە ئیزن و پرۆسی بڵاوکردنەوە هەبێ، بەڵام AI و فێرکردنی زیرەکی دەستکرد لە دەستی خۆمانایە. ئەو ژێکی لەو پرۆژانەی کەوایە من لە زانکۆی ئەمریکی بەدەستمانەوە و لە چەند هەفتەی داهاتوە ئینشاءالله زیاتر هەواڵی لێ بیست.